بەرەبەیانی ئەمڕۆ مەلا سیروان حەمەدەمین یەکێک لە پێشمەرگە دێرینەکانی ڕابوونی ئیسلامی لە ناحیەی قەسری دەڤەری باڵەکایەتی لە تەمەنی 48 ساڵی بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين. کاک سیروان ئەم لە ساڵی 92 دەیناسم کابرایەکی باش بوو، یا ڕەبی خوای گەورە عەفوی کات، خوای گەورە جێگای بەهەشت کات. بەڕاستی کابرایەکی موسڵمان و دیندار و ڕێکپێک بوو، زۆر لێبڕاوانە لە ئیسلام کاری دەکرد لە ڕابوونی ئیسلامی. هەموو کات هەر ئامادە بوو، هەر کاتێک کە پێی گوترا هیچ خۆی نەدەبوارد. خوای گەورە عەفوی کات ئینشاءالله. هاوڕێبازانی مەلا سیروان حەمەدەمین باس لە ڕۆڵ و کاریگەری ئەو پیاوە دەکەن لە کاروانی ڕابوونی ئیسلامی و با تایبەتی لە ناحیەی قەسرێ ڕۆڵ و کاریگەری خۆی هەبووە و کەسێکی کۆمەڵایەتی و خۆشەویستی خەڵک بووە. کاک سیروان بەڕاستی کەسایەتێک بووە، هەردەم دەستی خێر و چاکە و کەسێکی کۆمەڵایەتی بووە لە سولح و مەسلحەتەکان، لە کارە باشەکان، لە هەموو کارەکان لە پێشەوەی هەموو خەڵکەکەی بووە و کەسێک بووە الحەمدوللیلا هەموو خەڵک لێی ڕازی بووە، ئەهلی مزگەوت بووە، ئەهلی چاکە و خێر بە الحەمدوللیلا. ینی ئەتوانین بڵێن بەڕاستی ینی بڵێن بەو کەسەی ئەوە کەسێکی بەهەشتیە، کەسێک بووە کە خێر و چاکەی زۆر لەگە خۆی بردێ. ئینشاءڵڵا خوای گەورە لە هەموو گوناهەکانیشی خۆش بە و خوای گەورە بە باشتی پانوبەرین شادی کرد ئینشاءڵڵا. مەلا سیروان حەمەدەمین لە دایکبووی ساڵی 1973 بووە و لە ساڵی 1991 پەیوەندی بە ڕیزەکانی بزوتنەوەی ئیسلامی پێشەوە کردووە و وەک پێشمەرگە خەباتی کردووە. تا کۆچی دوایی کرد ئەندامێکی دڵسۆزی کۆمەڵی دادگەری بووە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی قەسرێ لە دەڤەری باڵەکایەتی.